ئیدارەی سۆران خاوەن دوکانەکانی ئاگادار کردوتەوە کە تەواوی موڵکەکانی سەنتەری شار بە ناوی شارەوانیە پێویستە بەڵێننامە پڕ بکەنەوە بە شێوەی موساتەحا موڵکەکانیان پێدەدرێتەوە. مەلاخدر گەڵاڵی خاوەن دوکانە و لە ساڵی 1991 لە سۆران دوکانی دروست کردووە. ناڕازیە لە بڕیارەکەی ئیدارەی سربەخۆی سۆران، دەڵێت لە ساڵی 1993 قایمقامی ئەو کات کۆمەڵە خەڵکێکیان هێنا وتیان ئەو مڵکە هی ئەوانە. ئێمە بە ئامادەبوونی نوێنەری قایمقامی سۆران زەویەکەمان جارێکی تر کڕیوەتەوە کە گرێبەستی ئەو کاتیشمان ماوە. سەرڕای ئەمەش هەموو ساڵێک حکوومەت باجی خانوبەرەی لێوەرگرتوین. ئەگەر بە موڵکی ئەو خەڵکەی نەزانیوە ئەی بۆچی ئەو باجەی لێوەرگرتوون. ئەو خاڵی کە هاتوونە داوای مساتحایەکەن بۆ زەویەکان بۆ هەر دوکانەکانمان بە خاڵی ئامادەنی ئیمزای بکەین نەقبولیشی بکەین لەبەرەوەی ئێمە لە ساڵی 91ەوە دوکانەکانمان لێر دروست کردیە بەشەشمان هەیە لە ساڵ 92 دوکانەکان دروست کردیە بەشەشی هەیە بە سعرێکی خەیاڵی کڕیە یعنی کە بە شێوەی خەیاڵی کڕیە ناتوانێت ئەوڕۆ بێت ژێرباری یاسایەک کە بێ بە زۆر بەسەرم لا بچەسپێنی چونچی مساتحا بەڕەغبەتە لە هەموو دنیای مساتحا بەڕەغبەتە ئەتوو بەعەقد دەچی ئەتوانین لەگەڵ زەویەکی ئامادەکرا و زەویەکی ڕێک و پێکرا و کە حکوومەت ڕێکی کردی هەموو خزمەتگوزاری لەدامین کردی ئەو جار ئەتوانی بێتن وەرگەکە ئەو زەویەم هەیە بە مساتحا ئەتوانی وەرگری بەڵام کە من مڵکێک دروستم کردی پێشەوەی حکوومەت بوونی هەبیتن ئێسانەکە بمێخێ ژێربارەکی بڵێ وەرن بە ناچاریش دەبی مساتحایکەی چۆن شتی وا قبولەکرێتن. سەبارەت بە چارەنووسی ئەو مڵکانەش بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانی سۆران دەڵێت تەواوی مڵکی ئەو دوکانانەی کەوتونەتە سەنتەری شاری سۆران کە 1400 دوکانە بەپێی سەنەدی تاپۆ بە ناوی شارەوانی سۆران و بڕیاری چارەسەرکردنیش لای ئەنجومەنی وەزیرانە و داواکاریان بەرز کراوەتەوە. خۆی ڕێکارەکان بەو شێوەیە ئیدی خاوەن دوکانەکان ئاگادار دەکرێنەوە هەرچەندە داواکاری گشتیش هاتوتە سەرخەت کە لەبەرەوەی مڵکی گشتیە بەپێی سەنەدی تاپۆ مڵکی شارەوانیە ئەو هاوڵاتیانە کە دوکانەکانیان لەسەر دروست کردووە بەپێی ئەو ڕێنمایانەی کە دەرچێت دەبێت پابەند بن بە دانی کرێ بۆ شارەوانی سۆران. لەم حالەتەدا ئەوە بڕیار دەگەڕێتەوە لای دادگا ئەوان بڕیاردن لە سەر داخستنی یان دانەخستنی. ئەم بڕیارەی ئیدارەی سۆران لە کاتێکدایە لە دوای ڕووخانی ڕژێمی بەعس هاوڵاتیان دەستیان بە دروستکردنی دوکانەکانیان لە سەنتەری شار کردووە. تا ئێستاش مڵکەکان کڕین و فرۆشتنیان پێکراوە و مڵک هەیە بە نرخی خەیاڵی فرۆشراوە کەچی دوای 30 ساڵ حکوومەتی هەرێم بە خاوەن دوکانەکان دەڵێت ئەمانە مڵکی شارەوانین و مڵکی ئێوە نین. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.